سلاف بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش بوات خازین خوشحال و بەختەوەرین جارێک دن هاتی نەفدیداراوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامێ بکوردی vê carê jî dê xizmeta hewekeyên dor nav û nîşanekê tawan sîndxwarin tawana sîndxwarinê ibdirû renge hindek car mirov hindek kawdana da roberroyê wê çendê bibîtin ke neçar bibîtin sîndê bixutin belê et haletên normal û asayî da dînî em fêr kirîne ku sîndxwarin ibdire û an ku sîndxwarineka asayî jî haletên asayî da karek nebaş û xelet e bihête encamdan لورا اتنافا خلقا افجار البرنامج بكردي دي تيشكا خو اخينا سر اوي مجاري كا سيند خارن چوايو چوا قرآن بحث كريو و زاناين كرد چوا بحثا في مجاري كريا اف بابتا دي هتا گنگ شكرند گل زور بار اسمه مستع عبد الرحمن صديق ناوي خوب ناوي وخيراتنا گرم جنابي ماموستا كين زور بخير ماموستا ماموستا وكما اما جبي داي تاوانا سيند خارني ابدرو اوه رنگ دياردك بيتن اتناوا جواكي مي كردي دا بشيوازكي گلك برچاف جي رنگ هبيتن لورا مدويتن ام بزانين بوچي اگر چنه فاكتر و سدم چنه كو سيند خارن ابدرو بيا دياردك اتناوا كمالگا مدا و جيانا روجانا خلقي دا بله بناوي خواه بخشنده مهربان رنگا هۆکار سەرەکی زۆر بن بەس بتوانین کورتی کەینەوە بۆ یەک دوو سیانێک بۆ نمونە خاڵی زۆر سەرەکی لە مەسەلەی سوێند خواردن ئەوەیە کە یعنی سوێند خواردن پۆڵێ نەکرێت لە ڕووی پێویستیەوە بۆ دوو جۆر یەکێکیان ئیجباری و یەکێکیان اختیاریە ئیجباری ئەوەیە کە ئەگەر تۆ شاید بووی لە دادگایەکە و حاکم سوێندت دەدا ئەو سوێندە لەوێ دەبێت ئەو سوێندە بخۆی بەڵام اختیاری ئەوەیە کە لە ژیانی ڕۆژانەی خۆمەندایە کەس زۆری لێ نەکردووی سوێند بخۆی بەڵام تۆ سوێند زۆر بەکار دەهێنی بۆ نمونە باشە لە ڕووی بەکارهێنانیشی کەواتە وتت هۆکار چییە خەڵک سوێند بە درۆ دەخوا ڕەنگە هۆکارێک لە هۆکارەکانەوە بێ یعنی نەزانێت جۆرەکانی سوێند خواردن بە خوددا چییە هەر جۆرەکانی چییە یەکێک لە جۆرەکانی ئەوەیە کە خوددا لە قورئاندا فەرمووی لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم ئەمە چییە کەواتە ئەمە زانایان پێی دەڵێن لەغو یعنی چی یعنی جۆرێک بەمانە یعنی سوێندی زارێکیە سوێندی زارێکی سوێندی زارێکی یعنی چی یعنی تۆ لە خۆت لەسەر زمان تەمەبەستت نییە ئەڵێ وەڵی من نەبوو وەڵی من نەچووم وەڵی ئەگەم لێ نەبوو وەڵی ئەو بوو ئەمانە ئەم ببێژی ئەوە حاڵەتێکی نۆرماڵە واساییە بەڵێ ینی ئەمە حاڵەتێکە وەکو بڵێ بەسەر ئینسانە دێ زمانی فێری بۆ و بەکاری ئەهێنێ تقریبن لە زۆربەی نەتەوەکان و دنیا و هەر مرۆڤ بەگشتی بە پێی زمانەکان ئەمە بەکارهێنێ کەواتە ئەمە شتێک نەبوو کە بڵێ زیان بگەێنێ و لە هەمان کاتیشدا بەرامبەرەکەش هەر بە سوێندی تێناگات چونکە قسەیەکاڵێ وەڵی مردم عەزم تێدانی هیچ ینی قسەیەکە ئەوە دەوترێ خوددا دەفەرمێ ولكن يؤاخذكم بما عقدتم الأيمان ولكن يؤاخذكم بما عقدتم الأيمان يا لآياتك ولكن يؤاخذكم بما كسبت قلوبكم كواتا ئەمەی دووەمیان پێوترێ یەمینی منعقید یعنی سوێندێک کە دامەزراوە سوێندی دامەزراو چییە یعنی بە شۆن ئەڵێ کەماڵی عەقڵ و ئاگا لە خۆبوون و سوێند دەخۆی ئەم سوێندە جارێکی تر ئەمەیان ئەگەر بەجێبەجێت نەکرد سوێندەکەت ڕاستە یعنی تۆ سوێند دەخۆی کە کارێکی باش ئەنجام بدەیت نایکەی دوای سوێند دەخۆی بۆ ماڵت بۆ کەسێت بۆ کەسێکت بۆ مناڵێکت بۆ برادێکت ئیشێک جێبەجێ بکەی سوێندی وی حاڵەتەیدا گەر کەسێک سوێندەکە منعقد بخوێنیت بۆ کارێکی خەلەت ئەتوی دەمیدا نەمولزەمە جێبەجێ بکات ئەوەش دێنە سەری بەس ئێستا باسمان لە چاکەیە یعنی بڕیارێک دەجاتیەوەی چۆن دەڵێ وەک چۆن دەڵێ بەڵێنێک دەدەیت تۆ لەگەڵ بەڵێنەکە سوێندێکیش دەخۆی کەواتە بەڵێن دەدەی کە چۆن ئێستا ینی لە ژیانی ڕۆژانی خۆمانە وەکوڵێ مۆزەفێک بۆ ڕاجعێک ئەو سوێندە ئەخوا باوکێک بۆ کوڕەکەی و کچەکانی ئەو سوێندە دەخوا برادێک بۆ برادێرەکەی ئەمە ئەگە جێبەجێ نەکرد خوددا ڕێگەکانی بۆ داناوە ئەبێ کەفارەتەکەی بدە ینی ئەوەش کەفارەت زۆر مهمە چونکە خوا لە قورئان دەفەرمێ خەڵکێک ئەڵێ ئەگەر نەتوانی 3 ڕۆژ بە ڕۆژ و بە ڕاستە یەکێکی تریشان ئەڵێ إطعام 10 مساكين من أوسط ما تطعمون أهليكم يعني خواردنی دەکەس بدەن ئەو کیسوەتهم یا جلوبەرگی دەکەس بکەن ئەمە طبعا ئەم دووەمان مەبەست نییە نە یەکەمەکەمان مەبەستە لەم بەرنامەیە نە دووەمەکە ئەمانە هەردووکی یەکەمەکەش ڕۆدا دووەمەکەش ئەوە مەبەست چ تشتە مەدوێت مەبەستمان وەکو گوتت تاوانی سوێند خواردن بە درۆ کە چییە کە ئەمە خوددا ینی ئەمە سوێند خواردن بە درۆ پێغەمبەر درودی خوای لەسەر لەگەڵ
شەریک پەیداکردن بۆ خوددا و لەگەڵ خراپبوون بۆ دایک و باوکو کەبائیر لە گوناهە گەورەکانە پێغەمبەر درودی خۆی لەسەر ڕیزی کردووە. ناوی ناوە ئەلیەمین و الغەموس بە کوردی یعنی چی؟ یعنی سوێندی خستنە نێو ئاگر، یعنی سوێندێک کە دەتخاتە نێو ئاگرەوە بۆ یعنی دڵنیای 100% قسەیەک هەیە درۆیە، بەڵام لەگەڵ ئەوەی دەستزانی درۆیە سوێندی درۆی بۆ دەخۆی، وەکو ئەو کەسانی کە شایەدی درۆ دەدەن سوێند بە درۆ دەخۆن. جا لەبەرەوە ئەمیان وەکو بڵێ باسەکەی ئێمە لێرەیە بۆ چونکە لە ڕووی کۆمەڵایەتی ئەم نەوعە سوێندەمان هەیە، لە ڕووی ئابووری و بازارە هەمانە، لە ڕووی سیاسی وڵاتانی دەوروبەر و دنیا و ینی کورد زیانێکی زۆر گەورەی کردوێ ڕەنگە برا موسڵمانەکانی چەند جار سوێندیان خواردۆ بۆ کورد و دوای جێبەجیان نەکردو ئێمان تووشی گرفت کردووە. جا مەسمەوە بوو ئەمە خاڵی زۆر سەرەکیە. خاڵی دووەمیان ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێ وەکو خوددا دەفەرمێ وەما قەدەر الله حق قەدره، یعنی سوێند خواردن بە ناوی خوددا بە درۆش، هەر سوێند خواردن بە ناوی خوددا بەڕاستی ئینسان دەبێت لەرز بیگرێت، چونکە بەڕاستی ئێمە بۆڵم زانای کورد تێگەشتووە. ئیبن الئەثیری جەزیرەی بۆتان لە کتێبی نیهایە دەڵێ یعنی تۆ زانی کە سوێند دەخۆی بە خوددا خودات کردووە بە کەفیل، چونکە خوددا لە قورئان دەفەرمێ وەقەد جەعەلتم الله عەلەیکم کەفیلا، یعنی من بڕوام بە تۆ نەدەکرد ولا تجعل الله عرضة لأيمانكم، یعنی تۆ چیت کرد کە سوێندت بە ناوی خوددا بۆ من خوارد، یعنی تۆ خودات کرد بە کەفیل. یا کورد دەڵێ خوددا وەکیل بێ، خوددا وەکیل بێ، یعنی بەڕاستی ئەمە ئیبن الئەثیری جەزیرەی بۆتان دەڵێ شتێکی زۆر قورسە ئەم قسەیە، ناچارت دەکا بڕوای پێ بکەی دوایش درۆیە کە درۆ بوو بەلەمەسەتە ئاماژەداوی چەندێکە مرۆڤ سیندێکی بخوتن ئەبدرە و باشە ئەگەر حاڵەتێکیدا مرۆڤ کەسێک هەبیتن گۆڕەی قەنەعەتەخۆ 100% دروست بیت بوویە سیندی لەسەر بخوێنیتن بەلێت واقعدا دەرکەفت شتەکە نەوەسا ئەدوی حاڵەتەیدا چ سەر هەیە؟ چونکە باسمان لەوەیە لە حاڵەتێکە کە 100% ئەزانی شتەکە وان نییە و سوێندی درۆی بۆ دەخۆی باسی ئەوە دەکەین بە جاری وایە تۆ حەقیقەت لە لای تۆ فلانە شتە سوێندیشی لەسەر دەخۆی تۆ بەڕاستە بەڕاستی، بەس دوای دەرێکە بێ وان نییە خەتای تۆ نەبوو، چونکە تۆ ئەو کاتی سوێندت خوارد قسەکەت ڕاست بوو، قسەی تۆ ڕاست بوو، سوێند دەخۆی وەڵێ فلانە کەسم لەم دیمەنەیە دیوە، بەس دوای دەرێکەوێ شتی تر دەرەکەوێت قەتای تۆ نەبووە. کەواتە لەڤێرە مامۆستا سیند خواردن تشتێکی سنووردارە بتنێ رب العالمین تێتە گوتن ئەگەر سیندا حەق بیتن یانژی گەلک پیرۆزیان دیتر بوونەمۆنە بسەری فلان کەس یان گۆڕە فلان کەسی ئەوەژی دروستە؟ نا لەبەرەوەی کە ئێمە ینی وەکۆڵێ سوێند بە خوددا و بە قورئان حساب کراوە لە ڕووی ینی چۆن ئەوەی کە متەرەتیباتی هەیە ئاوی تر ئەچێتە خانەی ئەو چۆن ئەڵێ ینی وەکو بڵێ شتێکی داهێنراو ئێمە قسەمان لەسەر ئەوە نییە، چونکە گەپچی بۆ دادگا مسلمان بی مەسیحی بی ئێزدی بی هەر شتێکی کە هەر ئاینێکی تر ملزەمی سیندی قورئانی بخوێنی سوێندی بە ئەنجیل و تەورات یعنی سوێند بە کتاب بە پیرۆزیەکانی خۆت پیرۆزیەکانی کە سوێندی پێدەخورێ خوددا و قورئان بووە لەبەر ئەوە سوێند بە پێغەمبەریش ناخورێ. جابەستم ئەوە بوو کەوتت هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە خوددا دەفەرمێ وما قدر الله حق قدره، یعنی پێگەی خوددا لە بەرچاوی ئەو باوەڕدارە دیارە زۆر نزمە و سوێند بە ناوی خوددا دەخوا و دڵنیاشە کە بە درۆ سوێند بە ناوی خوددا دەخوا. هەر ئەمە ئەوەیە کە جارێکی تر خوددا لە قورئان دەباسی کەسانێکمان بۆ دەکا کاڵێ يحلفون بالله ما قالوا بەڵێ ولقد قالوا، یعنی چەوە؟ یعنی خوددا دەفەرموێ کەسانێکان ئەی محەممەد تو دوای ئەوش بۆ ئێمەش کەسانێکن دەڵێن يحلفون بالله ما قالوا، سوێندت بۆ دەخۆن ئەڵێن قسەی وامان نەگوتو ولقد قالوا گوتوویشیان کەواتەمە چی بوو؟ معناوە درۆیە. ئەمە یەکێکە لەو شتانی کە مەجرای عەدالەت دەگۆڕێ، ینی بکۆ بڵێ دادگاکان تێک دەدا، ئیشی من و تۆ تێک دەدا، هەمومان تووشی گرفت دەکە. یا خوددا دەفەرمێ يحلفون لكم لترضوا عنهم، یعنی من بۆ ئەوەی تۆ لە خۆم ڕازیکەم ئەچم خوا ئەکەم بە وەکیل و کەفیل سوێندی درۆ بە خوددا بخۆم لەبەر ئەوەی تۆ لێم ڕازی بی لە کاتێکا بۆیە من خوددا لێم ڕازی بێ. کەواتە ئەف چەندە نەیەڕەوە و دروستە دەمان بێژین درواسپی یانجی گەلک جار کەسێ هەیدە سیندی خوێنیتن سەر مافی کەسێکە دیتر تنێ بووە چەندێک کە بگەهتە مافیخۆنە خۆت ڕاستیدا وەسانینە ئەو سیندە نابێت ینی هەمیشە مەسئلەی ئاینەکان هەمویان لەگەڵ ڕاستگۆین. ئەگەر تەماشاکە هەر هەشت ئاینەکەی کوردستان بێنە تەماشای کتێبەکانیان کە کەسیان لەگەڵ درۆنین، کەسیان لەگەڵ درۆ و درۆنین، هەموو لەگەڵ چین؟ ئەنی درەوەسپی و ڕەش هەیە؟ نەخێر حاڵەت هەیە باسکراوە کە ئەوە باسمان ئێمە بۆ ئەوانە باس ناکەین، یعنی پیاوێک لێو دێ بە دەمانچەیەکەوە ئەڵێ فڵانت نەدیوە تۆشەڵێ بەخوامە بە تەواوی بیکوژێ خۆجارێ بۆ بیکوژێ ئەڵێ نەمدیوە نازانم ئاوا چوو نە ئاوا نەچوو. ئەمە چییە؟ شتێکی بچووکە بۆ ڕزگارکردنی کەسێک لە حاڵەتێک تاوەکو
ڕاستیەکان دەرەکوێت چونکە لەو کاتە پێی بڵێ ڕەنگە بیکوژێ بۆیە گوتم ئێمە ینی هیچ ئەوانەی تر باز ناکەین لەسەر مەبادە و ئەساسیاتی تایتڵەکەمان لەسەر تاوانی سوێند خواردن بە درۆیە بە درۆ کە ئەزانین بە درۆیە بۆیە خوددا لە قورئان دەفەرمێ ويحلفون لكم يا معناه يعني ويحلفون بالله لترضوا عنهم يعني او سوين دخوا بدرو بس بو اوي كواتو رازيكا يا خدا ده فرمي ويحلفون بالله شلون يعني كسوين بخدا دخون ويحلفون بالله ما قالوا ولقد قالوا سوين بخدا دخون كاوشتما نقتو قتوش يعني ويحلفون بالكذب وهم يعلمون ويحلفون بالكذب وهم يعلمون يعني زين زور واضح تريد كرتو يعني كسوين دخوات بدرو بەڵام ئەجزانە درۆیە ئەمە گرفت دروستەکە ئەمە گرفت دروستەکە بۆیە تۆ تەماشاکەی یعنی کەسێکی وەکو بیل کلینتۆن کە سەرۆکی ئەمریکا بوو لە گرفتێکی چۆنەڵێ کۆمەڵایەتیە لەگەڵ مۆنیکا سوێندی خوارد گوتی شتی وام نەکردو و کاری وام نەکردو بەڵام دوای دەرکەوت کردوێتی یعنی کە دادگا هات خستێ بەر مەحکەمە لەسەر ئەوە ناچووکە لە لای ئەوەنەوە مەسەلە کۆمەڵایەتیانە کێشە نییە بەو شێوازە و پەیوەندیانە بەڵام لەسەر ئەوەی کە ڕێڕەوی دادگای گۆڕی ڕێڕەوی عەدالەتی گۆڕی سوێندێکی درۆی خوارد گوتی کاری وام نەکردووە لەسەرەوە هاتە محاسەبەکردن بەڵامی ترەوە بوو لە ئەنجومەنی پیران بە 50 دەنگ بەرامبەر بە 45 دەنگ دیموکراتەکان ڕزگاریان کرد مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو یعنی سەرۆکی گەورەترین دەوڵەت کە سوێندی درۆ دەخوا گرفتێکی بۆ خۆی دروست کرد خاڵی سێمم زۆر گرنگە کە ئاماژەی پێکم ئەوەیە کە ڕاستیە سوێند خواردن بە شێوازێکی سەرەکی نیشانەی بێمتمانەیە یعنی بەڕاست متمانەی بەچ بەخۆیان بەخۆ بە هەموو کەس بە بەرامبەریش یعنی من بۆچی هەمیشە سوێند بۆ تۆ بخۆم کە کاتی قسە دەکەم بۆ نمونە یان بڕوان بە قسەکانم نییە یان تۆ بڕوات بە قسەکانم نابێ بێ سوێندت بۆ بخۆم بۆیە خوددا لە قورئاندا دەفەرمێ ولا تطع كل حلاف مهين بۆچی مەهینە یعنی هەموو حلافێک مەهینە بێ حلافش حالف نییە حلاف يعني هەمیشە بەردەوام وەکو مجاڵم سیغەی مبالغەیە یعنی کەسێک کە زۆر لە ورد و درشتا لە گەورە و بچووکە هەر سوێن دەخوامە چییە ئەمە مەهینە مەهین یعنی چی بەمعنە لە قورئان لێ بەمعنای ضعیف لە تەفسیرەکانە یعنی کەسێک کە هەست بە لاوازی بکە ناچارە بە سوێند خواردن کەسێک کە هەست بە بەهێزی و متمانە و ڕاستی قسەکانی خۆی دەکات پێویست بەڵێت هەمان دەمدەما سێبرس ئەو کەسێ سوێندێ درە و تخینی تل سەر درەوەکێ ئەو ڕەبەنەوەی چەندێژی نادەتن کە خودێ ئانکو ذاتی رب العالمین الدەفبیت شتێکی نەگەلک بەهایە یانجی وەکو پێغەمبەر درودت خودی سەرون بێژیتن من حلف بغير الله فقط كفر أو فقط أشرك يعني شتت في بوارجي دا نوح سلامي خوای لەسەر وای گوت نوح سلامي خوای لەسەر وای گوت ما لكم لا ترجون لله وقارا ما لكم لا ترجون لله وقارا وقار عظمت پێگا يعني ئێوە چیتانەوە پێگەی خوددا ناناسن ئەوە چییە خراپ بەکارهێنانی ناوی خوددا بۆ بەرژەوەندی تایبەت نها جانبێت ئاماژەدا مەقطعێکی سیاسیان و سەرکردێکی سیاسی کە درە و گوتی ئەت سیند خارنەخودان و پێچەوانەی وێ سیندکریە بەلیل سەر ئاستێ جڤاکی ژی مامۆستاد ناوەندên civakî تایبەتî evên dukandar û filan gelek car tiştekê xwedê sax keteve epriya direwekê an ku sîndeka bi direw te bû vê çi heye bêjî ئەویش گرفتە بەڕاستی چونکە پێغەمبەر درودی خوای لەسەر بەرسفی تێداوە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی الحلف منفعة للسلعة ممحقة للبركة بە کوردی سوێند خواردن ڕەنگە قازانجێکت پێ بگەێنێ لە ڕووی مادی بۆ ئەو کاڵا و کەلوپەلەی دەیفرۆشی بەڵام بێبەرەکەتە بێبەرەکەت یانی چی ئەڵێ بێبەرەکەتی یانی چۆنێ من پارەکە ماتۆتە دەست ئەو پارەیە خێری لێ نابینێ ئەو پارەیە خێری لێ نابینێ چۆن دەڵێ ینی لە دەستی دەڕوا بە شێوازێکی تر بەکاری دێنێ بە نەخۆشی بەکاری دێنێ یعنی خەڵکێک زۆر هەیە ئەڵێ نازانم پارە وەکو ئەو لە دەستما دەڕوا و بەرەکەتی نییە ئەوە دەبێ بیرکەیتەوە خەڵکی هەژاریشمان هەیە ڕازگۆی پاکمان هەیە بە پارەیەکی کەم بە خانە نشینی 230,000 و 220,000 ژیانی ڕێک خستووە بۆ خۆی هاشە بە ملیۆنەهای هەیە ڕێکی نەخستووە ئەمە مەسئلەیەکەیە کە لە دینە پێ دەڵێن بەرەکەت مەسئلەیەکی ڕاست بەێ دەستێتت خوش مامۆستا بەرز دیسان مەدوێتن بزانین حتا چەند gelê Kurd wek milletê Kurd bigiştî zerarmend bûyne edbuwarê sîn xwardineka bi dirû لە ئەزمموی نێوان ئادەم و ئیبلیسدا شتێکمان بۆ دەرەکەوێ کە پێی دەڵێ وەقاسەمە هوما ئینی لەکوما لە مینە ناسیحین ینی ئیبلیس بە ئادەم و حەوا دەڵێ وەقاسەمە هوما سوێندی بۆ خواردن تر جیاوازی هەیە لە نێوان حلف و قەسەم و باسێکی درو درێژە گرنگ بە کوردیەکەی وا دەڵێن سوێندێکی درۆی بۆ خواردن دەڵێن باشە ئادەم سەلامی خوای لەسەر بۆچی بڕوای کرد ئەوەی کە تۆ گوتت
وما قدر الله حق قدره بنظري آدم سلامي خوای لەسەر ممکن نەبووە لە خەیاڵی ئادەمە ممکن نییە ئینسان یا کائینێک یا هەبوویەک بە درۆ ناوی خوا بەکار بێنێ و سوێندی پێ بخوا بەلەف هەستە ئادەمی بووچی نەبیە بەهاناک بووی کە رب العالمین لێ ببووری چونکە هەستاوی دانەبووە کە لێ بورە ثم اجتباه ربه فتاب عليه وهدى بەڵام باسەکەمان لەکوێ دێ ئەزمونونەکە بۆ ئێمەیە ئەزمونونەکەی یەکەم دەڵێن ئێستا جوایە دێمە سەری ینی کورد بۆچی تێدەکەوێت لەگەڵ جیرانەکانی بووچی لەبەر ئەوەی بە پاکی خۆی وەکو ئادەم بڕوان ناکە ئەمانە سوێن دروی بۆ دەخۆن بە ناوی خوددا کورد بیر دەکاتەوە بە پاکی خۆی دەڵێ ئەو خوددا مەزنا ممکنە بە شەرێک سوێندی دروی پێ بخوا ئەڵێ نا کەواتە بڕوا دەکە ئەلێرە قسەکەم یعنی بۆ یەچمەوە سەر ئادەم کە ئەڵێم لە ئەساسدا هۆکاری ئەوەی کە ئادەم پێی هەڵدەخلیسکێ بەماناس بڕوا دەکا بە ئیبلیس چییە دەڵێن بۆچی بڕوای کرد لەبەر ئەوەی لەلای ئەو ممکن نەبووە کائینێک هەبێ بە درۆ سوێند بە ناوی خوددا بخۆ ئەلێرەوە کەواتە خاڵی لاوازی باوەڕدارانیش ئەبێ بزانین سەباسی ئەوە ئەکەی لە من دەپرسی دەبێت باوەڕداریش ئەوە هەڵ نەخەڵەتێ بە ئاسانی هەر کەسێ سوێندی بۆ خوارد جا ئەلێرە خاڵێکی زۆر گرنگ دێتە پێشەوە کە عارفی ئێمە باسی کردووە مەحوی سەلامی مەحوی خوا لێ ڕازی بێ دەڵێ غەیری ئەمە کە سوێندی درۆی پێ بخۆن و بەس غەیری ئەمە کە سوێندی درۆی پێ بخۆن و بەس قوربانی ناوی لە ناوە نەما خوددا غەیری ئەمە کە سوێندی درۆی پێ بخۆن و بەس قوربانی ناوی لە ناوە نەما خوددا یعنی چی بە کوردیەکی ئاسانتر یعنی بە قوربانی ناوی خوددا بم ئەم ناوی خوددایە ئەمڕۆ بۆ شتێک ماوەتەوە کە خەڵک سوێندی درۆی پێ بخوا ئەمە جۆرێکە لە گلەیی مەحوی لە کۆمەڵگەکەی خۆی لەو سەردەمەیە گلەیی مەحوی بەڕەحمەت بێ لە چی لە بارودۆخی سەردەمەکەی خۆی ئەگەر لە سەردەمی ئێمەشا بژایە ئێستا کە چیتری دەگوت کەواتە ئەلێرەوە گرفتێکمان بۆ دروستە بێت کە ئەویش ئەوەیە عارفانی کورد ئەوە ئیشارەتیان پێ کردووە کە لای هەندێک کەس ناوی خوددا هەر بۆ ئەوە باشە لای ئەوان کە سوێندی درۆی پێ بخۆن جا لە ڕووی کۆمەڵایەتی چەند کوڕ سوێن دەخوا بۆ کچێ چەند کچ سوێن دەخوا بۆ کوڕێک کە بەڵێن و پەیمان بێ و سوێن بە پیرۆزی و سوێن بە خوددا و ئێمە یەکمان خۆش دەوێت دوای ئەم هەموو کوشتن و بڕین و تەلاق و فێڵ لەیەکردن و ئەم هەموو چۆن ئەڵێ لە خشتە بردننی یەکترە چییە؟ ئەمە دەرێخال لە کۆمەڵگەی ئێمەدا ڕووداوەکان دەیسەلمێنن کە لە ڕووی کۆمەڵایەتی سوێندی درۆ زۆرە پیاو لەگەڵ ژن لەگەڵ پیا و کوڕ لەگەڵ کچ لەگەڵەوە کوڕ لەگەڵ کوڕ ینی ئەمانە هەمووی هەیە وەکوتمان بواری بازار ئەی مەگەر ئەم بازارە بەچی دەڕوا بەڕێوە بەشێکی زۆریشی مەگەر بە سوێندی درۆ ناڕۆ بەڕێوە یعنی بە ڕەمەزانە لە مزگەوتە نوێژ دەکا و سوێندیش دەخوا دەڵێ بەو قورئانە بەو خوددایە بەخوا 1000 دیناری قازانج بۆ ئێمەتیایە یعنی ئەمانە کارەساتی زۆر خەتەرە جا من مەبەستم پرسیارێکتە وەکو بیژن جەنابێت ئاماژەدا کوڕ و کچان ئەنکو علاقاتین سوزداری کە ناوبەرە کوڕ و کچاندا دروست بیتن ئەگەر وێ پرسێ ئاراستەیوان بکەیتە بووچیت وی دەمیدا سوین بووی کچکێ خار ئانوی کچکێ سوین بووتە خار ئەو دەبێشتەتە چونکە نیەتە من geleka saf bû û min nezaniye barodûxekê ne hemwaran barodûxekê xirab dihêta terêkama da ku sînda min derkevî direw ئەوە ڕاست ئەوە گرفتمان لەگەڵ ئەوە نییە ڕاستە گرفتمان لەگەڵ ئەوە نییە وەکو چۆن ئەڵێ لا يكلف الله نفسا الا وسعها تۆ بەڕاستە بەڵام بارودۆخ شتێترە بەس مەبەستمان ئێماڵین ینی چۆن ینی ئەو کاتەی کەس يحلفون على الكذب وهم يعلمون يحلفون على الكذب وهم إما باسمان لوية باسمان لكومكا چەند ڕێکخراوی خێرخوازی و چەند کەسی خێرخوازت هەیە کە ئەتەوێ خێر بە یەکێ بکەی خەڵک سوێندی درۆ ئەخوا ئەڵێ فەقیرم خەڵک سوێندی درۆ ئەخوا ئەڵێ بە قورئان نیمە خەڵک دێتە سەر تەلەڤیزیۆن سوێندی درۆ ئەخوا ئەڵێ وەڵڵاهی کرێچیم دوای مێردەکەی دەرەچی ئەڵێ کاکە وەڵڵای ئەمە خانومان هەیە لە فڵانە گەڕک ئەوە خێزانم وای گوتووە ڕاست ناکە ئەمە بەس یعنی ئەمە دیاردەیەکی زۆر خراپە یەکل جۆرن دیتر مامۆستاسین خارناب درە و ڕەنگە هەندێک جار وەک سلعەک وەک پارێک بهێتە کڕین ئەو جوورە مرۆڤ بۆ نمونە لە دادگەهێکی کێشەک هەیە بیشتن تووەرە بۆ من سویندێ بخوینە بەرامبەر vê سوین خارناتە ئەس دێهندە پارەی دەمەتە ئەرێ تو vê çawat هەلسەنگی ئەوە بوو کە پێغەمبەر ناوینە درودی خوای لەسەر یەمینی غەموس یعنی خاوەنەکەی ئەو سوێندە دەباتە دۆزەخ بۆ چونکە حەقێکەکە بە ناحەق ناحەقێکەکە بە حەق پارەیەک لە یەکێک وەردەگرێ موڵکی ئەو دێدا بە یەکێکی تر ئەمە بەشێکی سوێندی درۆیە و بەشێکی شەهادەی زوورە کە هەردووکی تێکەڵ دەبێت لەگەڵ یەکدا جا مەبەستمەوە بوو لە بواری کۆمەڵایەتی سوێندی درۆ زۆر بووە لە بواری ئابووری سوێندی درۆ زۆر بووە
لە بواری کۆمەک و خێرخوازیدا سوێندی درۆ زۆر بووە. ئەف چەندە هەمی ڤەدگرتە بوو خاڵێکە جەوهەری و سەرەکی کە متمانەت ناوبەرە تاکین کۆمەڵگەهێدا کێم بووە؟ ڕاستە چووکە بۆ خوددا فەرمی وەلا تطیع كل حلاف مەهین بۆچی سوێندێتە ئارا زوعف و لاوازی لە هەمان کاتیشدا نەبوونی متمانە ئەو قسەیەکی ڕاستە ئەجنا لە کۆمەڵگەی ساغدا ئەوەندە سوێن بۆ یەک ناخۆن تۆ تەماشای کۆمەڵگەیەکە کە پەروەردە دەکرێت یعنی زۆرێک لە ئەوروپیەکان کەسانی ینی کە پەروەردەکراون هەر ئەڵێ بەڵێن بدە ناڵێ سوێن بخۆ سۆزدە بەڵێن بدە ئەوەندەی گوت بەسە وەکو منش کاتی خۆی وتم ینی حتا گوتم تۆ باسی سۆزداری و باسی ینی ئەڤین و ئەوانەشت کرد لە ئەڤینداری و ئەوانەشە پێم نەگوتی ینی لە ئەڵلقەیەکا باسم کرد وتم ینی هەتا ینی هێمنی شاعر پێی سەیرە ئاڵە لە ناو کوردان نەبوو پەیمان شکاندن لە چۆ فێربووی گوڵم پەیمان شکێنی یعنی ئەمە بێبەڵێنی و پەیمان شکاندنا یعنی شاعری کورد هەستی کرد و ئەمە شتێکە تێکەڵ بە کۆمەڵگەی کوردی بۆ کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی ڕازگۆ بووە نەسوێندی بۆیە خواردۆ بەڵێنی داوە بردوێتێ سەر ئەم ڕازگۆیە دوژمنانیشمان پێیان زانین جا من سەدێمە سەر خاڵێک سوێند خواردنی دوژمنانمان سوێند خواردنی نەیارەکانمان هەڵمان نەخەڵەتێنێ سێمە سەر سیاست سەر چ بنەما ئەم بێژین بڵا مە نەهەڵ خەڵەتینتن ئێمە سێری مێژوو بکەین وەرە تەماشای مێژوو سەرکردەکانی کوردکە کە ژیانی سەرکردەکانی کورد دەخوێنیتەوە سێرەکەی ئەچتە سەردەمی مەسەلەن شێخ سەعیدی پیرانە چتە سەردەمی شێخ عوبەیدوڵڵای نەهری ئەچتە سەردەمی مەسەلەن شێخانی بارزان دێتەوە سەردەمی شێخ مەحموودی حەفید یعنی دەوڵەتی عوسمانی چەند سوێندی بۆ خواردن دەوڵەتی عوسمانی چەند سوێندی بۆ ئەو سەرکردە مەزنانە خوارد سەرکردەکانی ئەمەش باوەڕدار و موسڵمانی ڕاستەقینە بوون بڕوایان پێکردن دوای دەرکەوت دەوڵەتی عوسمانی و سەفەوی ڕازگۆ نەبوون لەگەڵ سەرکردەکانی ئێمەدا کەواتە ئەمە پێمان دەڵێ ئێمە ناکرێ هەمان هەڵە دووبارە بکەینەوە بە سوێند ئەبێ بە نووسرا و بەشتی نێو دەوڵەتی بۆ هەمیشە دەڵێن بەری زۆر جەرما مستاخفتنێکی ڕەنگە جەنابێتەژی گەلێک جار ئاماژە پێدا بیتن کە بێژن المتهم بريء حتى يثبت إدانته مەبەستم لێرە ئەوە بووچی ئەم دێبچاوێکی گومانێت تەماشای هەر کەسێکی کەین ئەگەر سوێنجی خار لەبەرەوەی خدا وای فەرمووە خدا وای فەرمووە کە سوێند خواردن کە ئیجباری نەبی ئیجباری محکەمەیە حاکم ئەڵێ وەرە سوێند خۆ جایە بەس لە ئیختیاریە کە پەنات بۆ سوێن برد خەڵک گومانت لێ پەیدا دەکە ئەمە حاڵەتێکی ڕاستەقینەیە لەبەرەوە مەبەستمەوە بوو ئەوە بەو شێوازە ئێستا بەکو بڵێ من و تۆ قسەی تێدا دەکەین لەم مانگی پێنجە و ئەوانە ئێمە ساڵی 1937 یعنی لە مەسئلەی چۆن ئەڵێ کوردستانی باکوور و دەرسیم سەید ڕەزای دەرسیم سەید ڕەزا کە ڕاپەڕینی بەرپا کرد مەگەر تورک سوێندی بۆ نەخوارد سوێندیان بۆ خوارد وەرە ئێمە گفتوگۆ لەگەڵاکەین چوو بۆ ئەرزنجان لەوێ گرتیان کە گرتیان خۆی و کوڕەکە و حوسێنی خۆی و حوسێنی کوڕیان لە سێدارەدا یەک داوای هەبوو وتی کاکە ئەگەر لە سێدارەمانە دەن خۆ من لە پێشی کوڕەکەم با مەرگی کوڕەکەم نەبینن تا ئاوا ناوێت لە پێشان مەرگی کوڕەکەت لە سێدارا دێت اینجا خۆت ئەمە چی بە بەڵێن و بە سوێندی درۆ مەگەر سمکۆی شکاک بە هەموو هەڵەکانیەوە هەر بە هەمان شێوە بە بەڵێنی درۆ بە سوێندی درۆ ئەمانە ئەبێ زۆر وریابین ئێمەی کورد لە ڕووی سیاسیەوە کە ئاگاداری ئەوە بین سوێندی درۆ لەگەڵ بەرامبەرەکانمان یعنی بە جێگەی گومان حسابیکەین بۆیە هەمیشە دەڵێن لە کێشەکانی ئێمە لەگەڵ ئەم دەوڵەت و نانە پێویستیمان بە ناوبژیوانی نێودەوڵەتی هەیە پێویستیمان بە شایەدێکی نێودەوڵەتی هەیە ئەجینا سوێند خواردن زۆر مادیوە سوێندیان خواردو ئەمە بۆیە تۆزە درێژەم پێدا من فکر و vê پرسیارەی ئاڕاستەی جەنابێتە بکەم ئەم نها وەکو هەرێما کوردستانی یەت سەروبەندەوەی چەندێدا کە چاوە پەیوەندیەکی ببەستن گەل حکوومەتە نیا عێراقی سەبارەت مافên کووردا ئەرێ vê çendê çi nêvendgiriyek پێویستە یانجی تنێ وعد و وعود و سوس تۆ بینی مەگەر خۆ مادەی 140 دەستور نییە نووسراویشە ئەگەر لێ چونکە کاتی و شوێنی و میکانزمەکەی بۆ دیاری ناکەی ئەوە بەسەری ئەڕۆن کەواتە کێشەی ئێمە لەگەڵ نارەکانمان ئەگەر چی موسڵمانیشن بە ناسنامە هەمیشە ئاین بەکاردێنن ینی گرفتیان نییە ئاین بەکاربێنن سوێند بە ناوی خوددا بکەن هەڵت خەڵەتێن مەگەر شای ئێران کاتی خۆی سوێندی نەخوارد بۆ قازی محەممەد دوایش لە سێدارەیدا کەواتە ئەمە پێمان دەڵێ ئێمە لە سوێند خواردنی کۆمەڵایەتی گرفتمان هەیە لە سوێند خواردنی ئابووری گرفتمان لە سوێند خواردنی کۆمەک و خێرخوازی گرفتمان هەیە سوێند خواردنی سیاسیش بەڵام لێرە زۆر گرنگە دوو شت ئاماژە پێ بدەم هەندێک ئەڵێ کاکە فڵانە کەس وا سوێندی بەخوا خوارد آخر بۆ بڕای پێ ناکەی ئەخ کاکە ئاڵێم مارانگاز بوومە یعنی ئەوە ئەزمونمان هەیە لەو گرفتە قسەیەکێ دەڵن ئەی باشە بۆ عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر وتوتی من خدعنا بالله إن خدعنا له بكردي
ئەڵێ کاکە یەکێک کە سوێن بە ناوی خوددا ئەخوا و ناوی خوددا دێنێ و بە خوددا هەڵمە خەڵەتێنێ بە هەڵم خەڵەتێنێ چونکە هەمان دەمدا ئەو حیلێش خۆت کەتن بە بەست کەواتە ئەم قسەیە دەڵێن ئەم قسەیە هیچی یاڵێن هیچ عەبدوڵای کوڕی عومەرە ئەی دەڵێن ئیمامی عومەر کە باوکی ئەو چ دەڵێ ئەو دەڵێ لەست بالخیب ولا الخیب یەخدعونی من فێڵباز نیم من سوێن بە درۆ ناخۆم خەڵکی فێڵبازش ناتوانێ هەڵم خەڵەتێنێ کەواتە قسەکەی باوکی ڕاسترە لە قسەکەی یعنی ئەگەر نەها کەسێک سوێن رب العالمین بخوێنیت یان ژی قورئانە پیرۆز بخوێنیتن و دەمێکێدا ئەزێ گومان بم بژمێز باوەڕتە ناکەم من هیچ تاوانێک هەیە نەخێر بۆ چونکە ئەمانە زۆر مەسەلەی گرنگ بوون وەکو چۆنە لە کاتی خۆی ئەجێڕنەوە دەڵێن ئیمامی مالیک لە مەدینە هەندێک لە دوای وفاتی ئیمامی مالیک هەندێک لە پەیڕەوکارانی سەگیان ڕاگررت بوو بۆ حراست یەکێکش گوتی کاکە و سەگەتان بۆ ڕاگرتەوە بۆ حراست ئیمامی مالیک لەگەڵ ئەوە نەبوو ئەوش دەڵێ کاکە ئیمامی مالیک لە زمانی خۆی دنیا خۆش بوو ئەگەر بمایە بۆ ئێستا دەیگوت شێریش ڕابگرن یعنی مەبەستم چی بوو ئەوەیە کە ئێستاکە تۆ ناکرێ قسە کۆنکریتی نەبێ بەڵگە نەبێ دەلیل نەبێ خەڵک مەگەر ماڵی خەڵکی وێران نەکردووە چەند ژن و پیاو لە یەکران چەند کوڕ و کچ لە یەکران چەند ماڵ وێران بوو لەسەر چی لەسەر سوێندی درۆ چەند شۆڕش تووشی نسکۆ بوو لە کوردەواریە بەهۆی سوێندی درۆی بەرامبەرەکانمان ئەم دکارین ئۆپشنێکی هەڵبژێرین بێژین EDM بلا خولسین خارنی ئێکجاری بدەینە پاش بلا هەمێ ببیتە عقود و نوویسین و شەهەد و بەڵگە ڕاستە ئەوە ڕاستە وەکو گوتم لە یەک حاڵەتدا یعنی وەکۆڵێ ولا يأبى الشهداء إذا ما دعوا يعني شاهد كبان كرا بۆ محكمة ڕێیەکی هەیە بە هەر دیوێکا بێ ڕازگۆیی سوێندی شێدەن سوێن دەخوا وەزیرێک لە کاتی چۆن ئەڵێ ئەبێ بە وەزیر کەسێک ئەبێ بە پۆستێک وەرەگرێ سوێن دەخوا دەبێت سوێندەکەشی ئاگادار بێ لە ماوەی کارەکەیدا ئەگە لێبێ کەواتە تشتێک نۆرمال و ڕەوایە مرۆڤ بەهانایە سیند خارنێ کە مرۆڤی سیندێک خار بیتن بکەتە بەهاناوەیەکێک و کارێکی خراپ ئەنجام دەت ئەوەش گرفتێکە ئەو ئاەتەیە کە تۆ باسیەکەی خوددا لە قورئاندا فەرمووی ولا تجعلوا الله عرضة لأيمانكم ولا تجعلوا الله عرضة لأيمانكم أن تبروا وتتقوا وتصلحوا بين الناس واتە بە کوردی گرفتێکی ترمان هەیە وڵا ئەو باشە وتت گرفتێکمان هەیە لە کوردەواری ئەڵە فلانە کەسەوە بۆچی ئەو خێرە ناکەی وڵای وڵای کاکە من سوێندم خواردۆ خێر نەکەم خدا دەفەرمێ عورضە یعنی مانع خدا دەفەرمێ ناوی خوددا و سوێند خواردن بە خوددا مەکەن بە پەرژینێک و ڕێگرێک لە ڕێی ئەوەی کە لە شەڕێک خۆتان دوورخەنەوە یا ئیسلاحی بینی خەڵک بکەن یا چاکەیە بکەن یعنی چی یعنی کەسێک چاکەیەکی کردووە کەسەکە شایانی چاکەکردنەکە نەبووە ئەمە لە کوردەواری هەیە باش و باست کرد ئەڵێ سوێن بەو خودایەتر چاکە نەکەم کاکە وەرە چاکە بکە ئەڵێ کاکە من سوێن خوددا ئەڵێ نا خوددا ئەڵێ کەفارەتی سوێندەکەت بدە ئەو سوێندە بشکێنە و کەفارەتەکەی بدە وەرە دەستکەرەوە بە چاکەکردن یا ڕووی داوە ناوبژیوانەیەکەی لە نێوان دوو کەسە وەڵا ڕاست چقۆیەک لێدن گولەیەک وەرتووەکەوێ یان نەزانم لێتە دەن ئیتر ئەڵێ کاکە بە قورئانی تر سوێن بەو خوای من ناوبژیوانی کەس ناکەم ناوبژیوانیش هەر نەمێنێ ئینسان ئینسانە خوا دەبێ هەبێ کەواتە چارەسەر چییە چارەسەر ئەوەیە ئێمە بەردەوام بین لەسەر چاکەکردن لەسەرەوە یعنی خدا پێمان دەڵێ سوێند مەخۆن ئەی مەسیرە سیندە دەبیتە چ سیندە خودی بخوێنم و جێبەجێژی نەکەم نانا بەسمان لەوە بوو کە تۆ قسەکەت ئاوە پرسیارەکەت یعنی کەسێک سوێن دەخوا ناوی خوددا بەکاردێنێ کە ئیدی فلانە کار نەکە ئەو کارە کاری چاکی مەبەستە منژی ئەوە یعنی ئەگەر ئەلتیزامێ پێ بکەت وەکو جاناوێتە بیشتن بڵا بەر و واژی خۆ بکەت ئەلتیزامێ پێ بکەتن ئەرێ ئەگەر ئەلتیزام کرد دێ مەسیرە وێ سیند خارنی چ لێتن خوددا دەفەرمێ بیشکێنە و کەفارەتەکەی بدە بۆ ئەوەیەتی کە ئێمە ینی چۆن ئەڵێ ینی ڕووی داوە تۆ بڵێن مامۆستای یارمەتی قوتابیەکت داوە نەبەغەش یارمەتی قوتابیەکت داوە بە جۆرێک لە جۆرەکان دوای گرفتێکت بۆ دروست بووە وانە تۆ سوێن دەخۆی دەڵێتەمە یارمەتی کەس ناتەم باسم لە ئەمە لە تووڕەبوونە ئەو سوێن دەتخواردووە ئەمە نابێ ئەوە بێ خۆشدام هەمومان تووڕە بوون و سوێن بخۆین بڵێن چاکە ناکەین تر چاکە کار نامێنێ بەڵام لە چاکەکردنە خوددا دەفەرمێ ئاگاتان لە سوێندەکان تووڕەبوونی باندۆرە خۆ هەیە گەرت حاڵەتی تووڕەبوون دەمرسین بخوین بەدڵنیایی لە حاڵەتی تووڕەبووندا بۆیە وتراوە تەلاقی تووڕە ناکەوێ و نازانم سوێندی تووڕە ناکەوێ و ئەمانە هەمووی قساب کراوە یعنی حساب کراوە هەرجەبێتە بەحسا تەلاقیژی کرد مامۆستا بمبورە یعنی زۆر جار ئەخفتنەکە باو هەیەت ناوە کومەلگەهامەدا سوێند تەلاقی تێتە خارن زانایان گوتوانە ئەوە لەغوە زانایان گوتوانە ئەوە لەغوە و باسییان کردو من ناچوەوە ئەو بابەتە بەڵام زانایان گوتوانە سوێندی پێناخورێ سوێندیا بە خوددایە یان بە قورئانە جا ئەوەی تۆ باست کرد ئەوە زۆر گرنگە حتا پێغەمبەر درودی خوای لەسەر
خدا لە قورئاندا پێ دەفەرمێ یا ئەیوهە النەبیو لما تحرم ما أحل الله لك کەواتە پێغەمبەر سوێندێکی خواردووە لە شتێکە هەرچی بێ ڕووداوەکە سوێندێکی خواردووە کە کارێکی وا هەیە نیکە ئەمە سوێندی خوارد بەس ئەو کارە حەڵاڵە و ئەبێ بکرێ چۆن ئەڵێ نایکەم لەبەر ئەوەیە کە خدا دەفەرمی یا ئەیوهە النەبیو لما تحرم ما أحل الله لك ئەو سوێندە بۆچی دەخۆی قد فرض الله لكم تحلة أيمانكم تحلة أيمانكم يعني دەرچوون لە سوێندەکانتان بۆچی لەوە بۆ دەرەکەوێ ئەوە سوێندی خواردووە خدا دەفەرمێ ڕێگەمان بۆتان داناوە چۆن سوێندێک بخۆن کە سوێندەکە غەڵەتە چاکیکەن و ئەو شوێ لێی دەرچۆ دە فەقیر تێرکە یا خواردنی دە فەقیر یاخود جلوبەرگی دە فەقیر یاخود سێ ڕۆژ بە ڕۆژوو بە کەواتە ئەمیش جارێکی تر خدا بە پێغەمبەر وا دەفەرمێ کە شتێک جاری وایە سوێندێک دەخۆی ئەو شتە نەکەی بەڵام دەبێ بیکەی ئەی دوای بەچی بکەی نابێ بڵێ وەڵام من سوێندم خواردو چاکە ناکەم ئەبێ بچیتەوە چاکەکە بکەیت و وەکۆڵێ باجی سوێندەکەی خۆت بدێتەوە باجی سوێندەکەی خۆت دێتەوە ئەمە زۆر یعنی چۆنەڵێ شتی تری تایە ڕێی تری یعنی وەکۆڵێ لەم بوارە تایەتی مەسەلەن کاتی خۆی تۆ چاکەیەکەکەی لەگەڵ یەکێکە وەڵا ئەو برادەرەش هەچی خراپەیە بۆتەکە تۆش سوێن دەخۆی ئەڵێ شت بێ نەکسەر ئەڵێ سوێن بە قورئان سوێن بەخوا جارێکی تر من خێر بەو کەسە نەکەم بەس ئەو کەسە هەر شایانی خێرکرد نهێشتە ئەمە وەکو چێ وەکو چێ وەکو ئەوەی کە ئەبوبەکر سیدیق خوا لێ ڕازی بێ پیاوێکی خزمی خۆی دۆزی بووە مانگانی بۆ بڕی بووە دوای کە تۆمەتی خراپیان بۆ عائیشەی کچی ئەو دروست کرد یەکێ لەو شایەدانی کە گوتیان وەڵێ وەڵا ڕاستە کاری خراپی کردو عائیشە ولا يجرمنكم شنآن قوم ئەو بوو ئەی باشە من مانگانم بۆت بڕیوەتەوە ئەڵێ تۆش تۆمەت بۆ کچەکەم دروست دەکەی یعنی ئاوا سوێندی خوارد کە جارێکی تر قەت یارمەتی نەدا خدا ئاەتی بۆ دەنێر کەوایەتی تر بۆ ئێمەشە ولا يأتلي أي لا يقسم سوێن نەخوا ولا يأتلي أولو الفضل منكم والسعة أن يؤتوا أولي القربى والمساكين والمهاجرين في سبيل الله كواتا يعني خدا دەفەرمێ ڕاستە دژایەتی تۆی کرد ڕاستە هەڵەیەکی کرد بەرامبەرت بەس فەقیرەکەی هەر ماوە هەر ئەبێ یارمەتی بدەیت هەمزانە یعنی کەواتە ئەمە ئاەتانە فێرمان دەکا سوێند خواردن بۆ سوێند بخۆین لەسەر ئەوەی کە خراپە بکەین وەڵڵێ ها شتێکی تر هەیە لە کوردەواری ئەڵێ قەسەم بەو خوای تر هەچی خەری خراپە بیکەم ئەویش هەیە بڵێ ئەمەش نابێ کەواتە سوێند بخۆین بەخوا و بە قورئان بۆ ئەوەی خراپە بکەین خواڵێ نابێ کەواتە گۆڕەی وان ئاخفتنی جەنابەتە بە حەسکەری سەبارەت ئاەتێن قورئانە پیرۆز وێ پەیامێت گەیشتەمە کە ئەسڵەن سوێن خواردنێ هیچ باندوورەکە خونیەت ناوا ژیانەمەدا تنێ عورفێکی کومەڵاتیە وای لێ هاتووە بەشێکی لەغوە بەشەکەی تریشی سوێندی درۆیە و بەڕاستیش سوێندی درۆیە ئەمە گرفتەکەمان لێرێ ئینسان نابێ ینی سوێند ناوی خوددا بێنێتە ئاستی چۆنەڵێ سوێند خواردن بە درۆ جەمە زۆر چۆنەڵێ گرفتی ئاوامان بۆ دروست دەکات گرفتیە ئاوامان بۆ دروست دەکات لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی یعنی سە تۆ تەماشاکە زۆر جار بووە کابرا بەخۆیڵێ باوەڕدار سێری کردووە لەو سەری دنیا با بڵێن لە سین مسلمانیان چەوساندوێتەوە وایە کراوە با بڵێن لە میانمار مسلمانیان چەوساندوێتەوە وانە ئەڵە سێری کەەوە مسلمان لەوێ کەمینەیە ئاوهایان لێکەن دەستێن بەو خوای منش کەمینەکانی کوردستان وا لێ بکەم ئەمە خوا قبولی ناکە تۆ ئەمە دیت ئەمە چی بوو ئەمە ڕەتفعلێکی تر بوو بۆ لایەکی تر خدا ئەمەی قبول نییە ئەڵێ کاکە تۆ بۆ لەگەڵ ئەو کەمینانە باشنی ئەڵێ وڵی سوێندم خواردو خدا لەس نابێت سوێندی وا بخۆی کەواتە خدا فێری کردین کە سوێندێک بخۆین بڵێن سوێند بەخوا ئیتر چاکە ناکەم خواڵێن بڕۆ سوێندەکەت بشکێنە و کەفارەتەکەی بدا وەرە دەستکە بە چاکەکردن سوێندمان خواردۆ بە ناوی خدا کە خراپە بکەین نە ئەڵەشتیوان نابێ بکەین مامسە بەرەس یا گرنگە خۆلەکێن دوماهیکێدا ئەم بچینە سەر مژارە دوماهیکێک و بەحساوی بکەین ئایا چاوادی کارین خۆ پارێزین سین خواردنین درەو باشە خاڵی زۆر یەکەم ئەوەیە کە ئێمە بەڕاستی وەکو بڵێ ینی هۆشیاریەکی تاکمان بۆ دروست بێ هۆشیارێکی نەتەوەیشمان بێتە دروست ینی هەوڵ بین کەیتر چۆنەڵێ ینی کوردەڵێ هەزار حەکیم بە قەدەر دەدارێ نازانێ ئێمە تووشی گرفت بووینە جارێک پەروەردە چەند ڕۆڵی خۆت بینیت وی بوارەی قسەکەم لەوێ یعنی قسەکەم لەوەی ئێمە پەروەردە بکرین لەسەر ئەوەی کەوا بەڕاستی یەک و دوان و سیان و چوار و خەڵکمان هەر چۆندی کە سوێندی خوارد یعنی خدا مەسەرم بۆ نمونە یەک و دوو سێ و چوار جار لە بەردەمی پێغەمبەر دوودی خوای لەسەر خەڵکانێک سوێندیان خوارد ئیتر خدا دەفەرمێ پێیان بڵێ لە مەودووە کە هاتن بۆ سوێند خواردن پێیان بڵێ قل لا تقسیموا پێیان بڵێ کاکە سوێن مەخۆن بەس قل لا تقسموا
طاعة معروفة ئێوە مان ناسی سوێند مەخۆن ئیتر ئێوە ناسراون لە لای من ئەزانم سوێندەکەتان درۆیە و فایدەی نییە یعنی بگەینە ئەو ڕادەیە کە خوددا بە پێغەمبەر دەفەرموێ ئێمەش دەوروبەری خۆمان و کەس و هاوڕێ و دەوروبەرمان بزانین کە سوێند لای هەندێک کەس هیچ مانای نییە ئەمە خاڵی زۆر سەرەکیە بۆ ئەوەی کە ئاماژت پێکرد دوو لە ڕووی ئاینی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسیش ئاگاداربی یعنی تۆ تەماشاکی مەسەرەن لە سیراعی سیاسی هەبووە باڵێن لە بینی ئیمامی عەلی و معاویە وانە یعنی کە خەریکە شەڕەکە بەلای ئیمامی عەلیە سەرکەوێ سەلەن لای بەرامبەر وەکو عەمری کوڕی عاس دیان چیەکەن ئەڵێن کاکەم لاجمان نیە با قورئان بەرزکەینەوە ئەو مەشهورە لە تاریخی ئیسلامە پێڵێن ڕەفعی مەساحف کە تۆ قورئان بەرزەکەی تۆ کاکە تۆ شەڕ لەگەڵ قورئانەکەی وانە بەم نەوعە یعنی قورئانی بەکارهێنا بە فێڵ ئەمە چییە ئەمە زۆر بەکارهێنرێ سەفەوی عوسمانی ئیتر ئەم وڵاتانی دەوروبەر و ئێستاکە ئەمانە وەکو گوتم سوێن بە ناوی خوا و سوێن بە قورئان و بە شیعاراتی دینی کە خوددا دەکا بە کەفیل بەلێ تو نابینی مامۆستای بەڕێز هەندێک جار خودی مامۆستای ئاینیە ئەگەر نەبێژم ڕێژەکە زۆر ببێژم ڕێژەک شوان ڕێژین مەلاین هەیل کوردستانی سەر مینبەرێ ڕۆبەڕووی چەندێت بن کە سویندێت خوێنیت ئەب خدای مەزن گۆرەی عەقیدە و قەنەعەتە خۆت شتێکت بێژیتن ئەسلیش دەوەسانینە ناتوانم وا بڵێم یعنی بە بەڵگا نیمە بەس هەر باوا بڵێنەوە بەوە بڵێنەوە بڵین ئێمە چونکە گەلێکی باوەڕدارین چونکە خۆمان وەکو ئادەم پاکین بڕوامان نەکردووە ئێمە سوێند بە ناوی خوددا بخۆین بە درۆ بە شێوازی ینی ئەمە عادەت نییە لە ناو ئێمە وامان لێ نەیە بڕوا بکەین بە هەموو کەسێک کە سوێندی بە خوددا خوات هەڵمان خەڵەتێنێ چونکە دەوڵەت هەیە لە ئاستی دەوڵەتە سوێن دەخوا دوای پەیمان و سوێندەکەی جێبەجێ ناکە حیزب هەیە سوێن دەخوا تۆ سە بزانە ینی حیزب هەیە ناوی خۆی ناوە حیزب الله یعنی چی ئەمە سوێند خواردنە بە ناوی خوددا کاڵێ من حیزبی الله جند الله ئەنسار الله هەر لە ئیسلام نا لە مەسیحەکانش لە ئۆغەندا و لە سوودان و لە کوێی تر هین هەیە جەیش الڕەب سوپای خوددا ئەمە هەمووی بەکارهێنانی ناوی خوددایە جارێ باسی ئاینم نەکردووە بەس باسی ناوی خوددا دەکەم کە خەڵک هەڵت نەخەڵەتێنێ بەوەی کە ناوی ئەڵڵای بە حیزبەکەوێ کردو ناوی ئەڵڵا حیزب الله لە هەموو دنیاە بزانە چ تاوانێک کە کرێ بە ناوی خودداوە کەواتە ئەبێ ئەمانە هەڵمان نەخەڵەتێنێ کە سوێند خواردن بە ناوی خوددا چونکە ئێمە گەلێکین باوەڕدارین دروشمی ئاینی دروشمی سیاسی زۆر جار هەڵمانە خەڵەتێنێ اینجا وەکوتت پەروەردە زۆر گرنگە یعنی کە ببێتە مای ئەوەی ئێمە وەکو ئەوەی لە وەکو جاری پێشوو گوتم لە بواری جەنگە ئازاین لە بواری دەرونیە لاوازین لە هەمان کاتدا ئێمە زۆر گرنگە ئینشاڵڵا کورد شێری مەیدانە ئەم زەمانە وای لێ هاتووە شێری مەیدان بە تەنیا کافی نییە چیتر پێویست یعنی زۆر گرنگە بچمە بۆ 200 ساڵ لەمەوە پێش چۆن بۆ لای حاجی قادر بچمە بۆ لای حاجی قادری کۆی بە ڕەحمەت بێ کە ئەویش یعنی پێشی ئێمە بە 200 ساڵ لە داخی کووردە ئەم گرفتانەی دیوە ئەڵێ هەر ڕێویەک گەڕابێ ینی گەڕابێ گەڕی دەبێ هەر ڕێویەک گەڕابێ ئازاترە لە شێران هەر ڕێویەک گەڕابێ ئازاترە لە شێران حاجی قادر ئەوێ چیمان پێ ئەوێ بڵێ کورد شێرە کورد ڕازگۆیە بەڵام بەرامبەرەکانت بە فڕوفێڵی سیاست وەکو ڕێوی مامەڵە دەکەن کەواتە کورد پندێکی ئەڵێن ئەو پندانە چی حاجی قادری کۆی بە ڕەحمەت بێ کردوەتی بە شیعر ئەڵێن پندێکی کوردی هەیە دەڵێن ڕێوی گەڕیدا ئازاترە لە شێری نووسوو کەواتە ئێمە ئاعتیماد نەکەینە سەر ئازایەتی تەنها سیاست ناڵێم درۆ سیاست علمە سیاست علمە دیبلۆماسیەت علمە دەخوێنرێ سیاست علمە دیبلۆماسی جەنابێتە چاختنێک هەیە بوو پەروەردات ناوە خێزانێدا زۆر جار دیاردەکە خراپ هەیەت ناوە خێزانێت مەدە دەما زاروک ئاخفتنێکت کەتن دایباب دێ نەچارکن وەرە بوو سوین بخینە ئەرێ بچیکی چ تاوانە خۆ هەیە سیندی بخینیت زۆر خراپە ئەگەمە بمانێ متمانە دروستکەین لە نێو خێزان لە نێو ماڵ لە قوتابخانە لە هەموو شوێنێک پێویستە واز لەم سوێند خواردنە چونکە بۆ منداڵە ناچار دەبێ لە ترسی سزادان ڕەنگە سوێندی درۆ بخوا ئەو کات کە ببیتە نەریت و قەنەعەت ئەبێتە نەریت و قەنەعەت جا لەبەرەوە ینی لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری لە هەموو ئەم ڕوانە زۆر گرنگە ئەم مەسەلە پەروەردێ هەتا لە ڕووی ئاینێکە زۆر گرنگە بزانین خوددا فەرمووی ئین الذین یشترون بعهد الله وأيمانهم
ثەمەنەن قەلیلە یعنی ئەو کەسانی بە بەڵێنەکانیان بە پەیمانەکانیان و بە سوێند خواردن و بەکارهێنانی ناوی خوددا شتێکی کەم بایەخ و شتێکی کەم نرخ بەدەست دێنن ولائیکە لا خەلاق لەهم في الآخرة هیچ نەسیبێک و هیچ پاداشتێکیان لە ڕۆژی قیامەتدانێ ولا يكلمهم الله خدا قسەیشیان لەگەڵدا ناکە ولا ينظر إليهم يوم القيامة تەماشاشیان ناکە ئیدی بەم شێوازە خدا کۆتایی بە ئاەتەکە دێنێ بەوەی کە ولا يزكيهم ئەمانە لە تەزکیە و پاکردن و شایەدی بۆ پاکی ئەوانەش نییە وەلەهم عەذاب ئەلیم سزایەکی سەخت و ئازاربەخشیشیان هەیە ئەمە بەس بێ بۆ ئەوەی کە ئێمە وەکو باوەڕدار نەچین سوێند بخۆین بە درۆ ئەمە بەس بێ بۆ ئەوەی کە دەوڵەتانی دەور و بەرمان و برا موسڵمانەکانی دەور و بەرمان واز بێنن لە پەیمانی درۆ و سوێند خواردن بە درۆ بۆ ئەو کووردە کە چەند جار بڕای پێ کردوون و دوجاریش ئێمەیان تووشی نسکۆ و کارەسەت کرد کەواتە مامۆستا بەڕێز درۆ ناوا یاسایدا ئەگەر تەماشاوێکی کە شارەزان یاسای بەحث بکەن یعنی هیچ سەدا و باندورە خو نینە ڕەنگ ڤەدانە خو نینە تو یاسای بێژی فلان کەسی سوین بۆ من خاریە ئەرێ ئەگەر یاسای باندور نەبیتن و ناوا ئاینیژی دا باندورەکە پێی دەرەجێ نەبیتن ئەرێ سەر هەلدانا سویندێ بۆ چ مەبەستن دیتر هاتیەت وجودێدا بژلیوان فاکتەرین تا ئاماژە پێدای یعنی قورئان زۆر بە جوانی کە خوددا بەدیهێنەری مرۆڤە مرۆڤیش دەناسێ وەکو گوتن ئەوەڵ تا ئاخری قورئان ئەم پەیامە پێمان دەڵێ سوێند خواردن شتێکی باش نییە لە ژیانی ڕۆژانەمانە سوێند خواردن باش نییە ئێمە پەروەردەیەکمان پێویستە کە بچینەوە سەر متمانە بچینەوە خاڵی دووەمیش ئەوەیە کە هەمیشە سوێند خورا ئەبێ گومانێک دروستکەی چوە خدا فەرمی ولا تطع كل حلاف مهين يعني ضعيف و لاواز پەنا بۆ سوێن بەڵێ تو وەکو بێژن جەنابێت تەژی هەمان بۆ چوون نینە سەبارەت vê çendê کە تنێت ناوا civakên ئایندار da anku oldar da ev diyar de heye eger biçiye civakên medeniyên Ewropî û Xerbî temaşa bike renge vê derece nebîtin ڕاستە کەواتە لە ڕووی بەڵێن لە ڕووی پەروەردە کە گەشتینە ئەو حاڵەتەی بەڵێن جێگەی سوێن بگرێتەوە بەڵێن وعد سۆز جێگەی سوێند بگرێتەوە کارێکی باشە بێ بۆچی باش دەبێ چونکە ینی خوامان بەکار نهێنا ئەو کاتە یعنی ئەگە من بەڵێنێک بەڵێن هەروەکو بەبێ ناوهێنانی خوددا بەڵێنێک بە تۆ بدەم جێبەجێم نەکرد ئەمە عیبە و لە ڕووی ئاینیەوە تاوانە و التیزامەکە ئەخلاقیە و ئەخلاقیە بەس یعنی چۆن ئەڵێ ینی زۆر جار تۆ شتێکی وا بینی ینی چۆن ئەڵێ کەسێک بکەی بە وەکیل ینی بەناوی کەسێکەوە بچی یەکێک هەڵخەڵەتێنی ئەو کەسی تر زۆری پێ ناخۆشە بێ ئەڵێ تۆ ناوی منت بەکارهێنا ناوی منت بەکارهێنا بۆ فێڵکردن لە خەڵک وانە کەواتە تۆ لە ڕووداوەکانی ئەم ڕۆژێ من تۆ دیمان سەرۆگۆزیرانی تازای عێراق تەلەفۆن بۆ براکەیە کاڵێ ناوی من بەکار نهێنی باشە سەرۆگۆزیرانێک بە براکەی خۆیڵە ناوی من بەکار نهێنی لەگەڵ خەڵکدا وایە دەبێ خدا چیمان پێ بڵێ کە بڵێ ناوی من بەکار مەهێنن کرد لە گرفتەکانی بینی خۆتان دەستێتت خوش مامۆستا بەڕێز ساق و سەلامەت بن ئینشەڵا بۆ پێشکەشکردنەوان هەموو پەیوێن جوان و زێڕین بینەرن بەڕێز ڤی ئاوای دەهینە دومایاوێ خەلەکێژی زۆر سپاس بوون بەڕێژی کە هینجی بەشدار بوون گەلمەت بینەریەدا هیڤیاماوە مەشیابیتن خزمەتەکە بچیک پێشکەشی وێن زۆر بەڕێز بکەین ببینم خێر و شاد هەتا خەلەکەکە دی بگەینێک خدای مەزن مەهەمیان بپارێزیت ڕۆژێن مەهەمیان قبول ببن